هەمیشە شاری سلێمانی باوەشی کردوێتەوە بۆ هونەرمەندان و زۆرجار شێوەکارانی پارچەکانی تری کوردستان لەخۆگرێت و یاخود شێوەکارانی شارەکانی تری عێراق پێکەوە کۆکاتەوە پێشانگایەکی تایبەتیان بۆ کاتەوە. ئەم جارە نزیکەی 65 خانمی شێوەکار لە شاری سلێمانی و لە پێشانگایەکی شێوەکاریدا کارەکانیان نمایش کرد. ڕۆژی 15 ئەم مانگە سەنتەری ڕۆشنبیری زانکۆی جیهان لە سلێمانی میوانداری کۆمەڵێک خانمە شێوەکاری عێراقی کرد و لە هۆڵی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە پێشانگایەکی بۆ خستنە ڕووی چابلۆ هونەریەکانیان کردەوە. لەو پێشانگایەدا نزیکەی 65 شێوەکار تیایدا بەشدار بوون و هەرێک لەو شێوەکارانە بە ستایلی تایبەتی و خۆی و بەڕێبازی جیاواز تابلۆکانیان نەخشاندبوو. هاوکات بەرجەستەکردنی ڕۆڵ و کاریگەری ژنان و خستنە ڕووی هێز و وزە و بەهرە و سەلیقەی ژنانیش بوو لە نێو کایە جیاوازەکانی هونەردا. سەرەتا بەخێراتنی کەناڵە ڕەنگینەکەتانەکەم. سنتەری ڕۆشنبیری زانکۆی جیهان میوانداری نزیکەی 65 خانمی هونەرمەندی عێراقی کردووە کە دەڵێم عێراقی واتە سەرجەم پارێزەکانی عێراق لە بەغا و هەموو پارێزەکانی تر بەشدار بوون. چەند هاوڕێکی هونەرمەندی کوردیش بەشدار بوون لەم پێشەنگایە. ئەم پێشەنگایە نزیکەی 130 تابلۆی تێدایە. سنتەری ڕۆشنبیری زانکۆی جیهان هەڵساوە بە میوانداریان. خۆشبەختانە ئەوانش هاتن بەدەم بانگەوازەکە و ئەم کارە جوانانیان هێناوە. ئەم کارانە زۆربیان کاری زەیتن هەرچەندەکە کاری ئاوی و کاری گرافیک و دیزاین و زۆر شێوەکاری تری تێدایە و ئەم تابلۆیانە سەر زۆربەی زۆری تابلۆکان باز لە معاناتی ئافرەتەکە، باز لە معاناتی ژنەکە، باز لە خۆشبەختی ژنەکە. کارەکانی شێوە و مەدرسەکانی جیاوازە هەیەنتی سەر بە قوتابخانەی ڕیا لە هەرستی مەسەڵەن تەکعیبیە هەیە، تەجریدە هەرێکە و بە شێوەیەکی جیاوازەیە. زانکۆی جیهان لە بەرەوەی زانکۆیەکی بەحث علمیە لە بواری کولتور و بواری کولتور و هونەری تێدا ناخوێنرێ. سنتەرێکی ڕۆشنبیری ئەم سنتەرە ڕۆشنبیری هەڵەسێ بە کاری کولتور و زۆریشی پێخۆشە زانکۆی جیهان کە لە بواری شێوەکاری شانۆ سینەما ئەم بوارانەی کولتور کار بکات و هاوکاری خەڵک بکات. خۆی مەسەلەیەکی کوردی هێڵە سیروان لێشت بەم هەرم بیت و لەشت نەیەم هەرم بیت. هەرچەندەکە کاری هونەری کاری هەموو کایە کولتوریەکان بەعام لە پاشەکشێدایە. ئەمە دیارە سەبەبەکانی زۆر و ئێمە ناکرێت لێرە بین باسیکەین، بەڵام تۆ ئەبێ هەنگاوی خۆت بنیت، تۆ ئەبێ مەسەڵەن جوهدی خۆت بکەیت، تۆ ئەبێ تەقەلای خۆت بکەیت بۆی هەرچی جوانتر و هەرچی باشتر مەسەڵەن بچیتە پێشەوە بۆی کە بتوانی ئەم ستێپانە وەکو خۆت فەرمووت ستێپ ئەم ستێپانە بەدەست بێنی. تۆ جوهدی خۆت ئەەکەیت ئەویتەکەوتە سەر کۆمەڵگە و ڕۆشنبیری خەڵک.